شویستان هەندێ ئافرەت هەیە دەبینیت بە سووف فانیلەیەک شتێک دروست دەکات، بەڵام ئەوەی کە شارەزا بێت دەزانی دوایی دەتوانی شوێنەکەی ڕای بکێشی ئەو شوێنەکە هەر هەمووی دووبارە ئەو خۆی لێ بکەیتەوە، دووبارە بکەیتەوە سووفەکە و فانیلەکە یاخود ئەو شتێکە دروستت کردو کۆتایی پێبێ، ڕایەکێشی خەت بە خەت دێت لەگەڵ دەستا. ئایا ئینسانێک ئەگەر ڕۆژانە ئەمە بکات، شتێک دروست بکات حتا ئێوارە ملی داگرێت و شتێک دروست کات و ئێوارە ڕای کێشێت و دووبارە ئەو خۆی لێ بکاتەوە، دووبارە لولی بکاتەوە، ئەمە چی پێدەوترێ؟ ئەمە ئینسانێکی نەفام و نەزانی پێدەوترێ. خوای گەورە دەفەرمێ ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاثا. نەکەن وەکو ئەو کەسانە بن کە خوریەکان ڕیسەکان دەکەن بە خوری، ڕیسەکان دەکەن بە خوری، واتە هەرچیان کردووە دووبارە کۆتایی پێدەهێن و خۆی لێ دەکەنەوە. دەڵێن ئافرەتێکی شێت هەبوو لە شاری مەکە هەتا ئێوارە تەشی دەڕێسا و شتی دەکرد و بەڵام ئێوارە هەمووی هەڵەوەشانەوە. خوای گەورە دەفەرمێ ئێوەش ئاوا مەکەن، تۆش ئەو عیبادەت و خواپەرستەی کە کردوتە بەردەوام بە لەسەری. ڕەمەزان دەڕوات، بەڵام عوبودیەت و عیبادەتکردن بۆ خوای گەورە کۆتایی پێ نایە. مانگی ڕەمەزان دەڕوات، مانگی عیبادەت، بەڵام 11 مانگی تریش مانگی عیبادەتە. ڕاستەکی ڕەمەزان عیبادەتی زیاتر تێدایە، بەڵام دوای ڕەمەزانیش عیبادەت هەر بەردەوامە. نوێژ پەیوەندی بە ڕەمەزانەوە نییە، عیبادەتی خوا پەیوەندی تەنها بە ڕەمەزانەوە نییە، کۆتایی پێ نایە. بۆیە تۆ عەبدی خوا بە، عەبدی خوا بە لە هەر 12 مانگەکەدا، لە هەموو تەمەنتا مانگێک تەنها عیبادەت بە خوا مەکە، بەس بیرێ وکرە، یعنی بیرێ لە خۆت بکەرەوە. تۆ لە 12 مانگا یەک مانگی عیبادەت بخوا دەکەی، لە 12 ڕۆژە یەک ڕۆژێک نوێژ دەکەی، لە 12 ڕۆژدا یەک ڕۆژ قورئان دەخوێنی، لە 12 ڕۆژدا یەک ڕۆژ خوات لە بیرە. ئایا ئەمە شەرمەزاری نییە بۆ قیامەتت؟ ئایا ئەمە قیامەتت خراپ و ڕەش ناکات؟ چی ڕوویەکەت هەیە لای خوای گەورە؟ بەم شێوەیە بگەیتەوە خزمەتی خوای گەورە. حەقی خوا کۆتایی پێ نایە، حەقی خوا عیبادەتە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی حەق و مافی خوا بەسەر بەندەکان وەزانی چییە؟ ئەی معاذ ڕەزای خوا لێ بێ فەرمووی نە، خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باشتر دەزانن. فەرمووی حەقی خوا مافی خوا بەسەر بەندەکانی ئەوەیە کە عیبادەتی بۆ بکەن، و مافی بەندەکانیش بەسەر خواوە. ئەمە خوای گەورە و فەزڵ و کەرەمێک دایناوە لەسەر خۆی، ئەوەی عیبادەتی بۆ بکە عەزابی نادات، نایخاتە جەهەنەمەوە. کەواتە مافی خوا کۆتایی پێ نەهاتوە. دوای مانگی ڕەمەزانیش بە هەمان شێوە پێویستە عیبادەتی خوا بکەیت، چونکە ئەڵڵا پەروەردگاری ڕەمەزان و غەیری ڕەمەزانە. لە دینە شتێک هاتووە، ئاەتێک حەدیثێک هاتووە بڵێ مانگی ڕەمەزان نوێژ بکە و عیبادەت بکە و تەواو. خوای گەورە بە پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم فەرموو من 5 نوێژم لەسەر خۆت و ئومەتەکەت فەرز کردو مانگی ڕەمەزان، شتی وای فەرموو خوای گەورە؟ ناوەڵڵا. کەواتە بەردەوام بە لەسەر عیبادەت و خواپەرستی. مانگی ڕەمەزان و غەیری ڕەمەزانیش پەروەردگارت لی غافڵ مەبە حتا ئەو ڕۆژەی ئەو ئەمانەتە لێ دەسێنرێتەوە. ئینشەڵڵا لە دوای ئەوە ئەیتر لە بەهەشتا عیبادەت و خواپەرستی و نوێژ و ئەوشتانە نییە، هیچ شتێک فەرز نییە لەسەرت. ئەم چەند ساڵەی بۆ خۆت ئەم تەمەنەیە کە بەسەری دەبەی بۆ خوا سەرفیکە، خوای گەورە پاداشتێکی زۆر گەورە دەداتەوە. کەواتە بێتاقەت مەبە بەو کەسانە دەڵێم کەوە ئێستا وازیانە نوێژ هێناوە، ئەیکەن و نایکەن و تاقەتیان هەیە و تاقەتیان نییە، و پێیان دەڵێم ئایا مانگی ڕەمەزان هیچ زەرەر و زیانێکی لە ئێوە داوە؟ ئایا بەهۆی نوێژ و ڕۆژ و عیبادەتی مانگی ڕەمەزانەوە ئێوە زەرەرتان کرد؟ خەسارەتمەند بوون؟ دۆڕان؟ ئیفلاستان هێنا؟ واستان لە عیبادەتی خوا هێناوە؟ ئەو مانگە پیرۆزە چی زەرەرێکی لە تۆدا کە ئەمڕۆ واز لە عیبادەتی خوا هێنا؟ نوێژی ئەو مانگە چی زەرەرێکی لە تۆ داوە؟ خۆداپۆشین و حیجابی ئەو مانگە چی زەرەرێکی لە تۆ داوە ئێستا واز لێ هێناوە؟ بۆ بە خۆتان ناچیتەوە، بیرێ بکەرەوە، هیچ زەرەرێکی بە دنیا و قیامەتی تۆ نەگەیاندووە. مانگێ لە خوا خۆت نزیک کردەوە واز مەهێنە.